زەختی لێ پێویست دەکات کە بەرهەمەکانیان باشکەن بۆ نزیکەی $1 ملیۆن تێچووە و لە ڕۆژێکدا دەتوانێت 100 تەن سەرتوک پاک بکاتەوە کە بەڕاستی مە هەنگاوێکی گرنگە و پێشم وایە بۆ داهاتی خۆمان دەکرێت پشتی پێ ببەستین بە تایبەت وەکو باسم کرد بۆ سەرتوچی خۆماڵی و بەرهەمی خۆماڵی زیاد بکەین چونکە بەڕاستی ئەو بەرهەمانی کە لە دەرەوە دێن ئێمە هەمیشەکمان مەسەری هەیە بە برنجیشەوە دێتە ناشارمەوە کایان برنجایی کە دێ چەند تەندروستە کوالیتی چەند بەرزە چەند پاکە و چەند یعنی دوورە لە بەتایبەتی مەوادی حافیزە و هەر جۆرە مادەیەکی زیان بەخش بۆ مرۆڤ بێجگە لەوە دیارە بەتەمان جۆرە مادەیەش کە بێنن بەربوونیش کە پێی دەوتە گرێچکە کە جۆرە ڤیتامینێکی تێدایە کە ڤیتامینێکی نایابە کە لێ ناگەرێت شەکرە لە ئاستێکی زیاد بەرز بێتەوە کە ئەمەش دیار هەر ئەم کارگێ دەتوانێت ئەم بەرهەمە هەم لە دەرەوە دێنێ و هەم لێرە دیارە پاکی دەکاتەوە و ساغی دەکاتەوە دێنێری بۆ بازار ئەمن وێت دەکەم کە ئەم کارگەیە هەنگاوێکی گرنگ بێ و بازرگانە بەڕێزەکان و کەتی تایبەت چاوی لێ بکەن و ئێمەش دووبارەی دەکەینەوە کە پشتیوانی کەتی تایبەت دەبین و هاوکاریان دەبین و کار ئاسانیان بۆ دەکەین بۆی کە کارگەی لەم جۆرانە زۆر بکرێنەوە هەتا بتوانین بەرهەمەکانی ناوخۆمان لەم جۆرە کارگانە ساغ بکەینەوە و پشت بە بەرهەمی ناوخۆ بکەین. دووبارە سپاس بۆ هەموو لایەک و یاخۆ دەستان خۆش بێ و خوای گەورە ئەم کارگەیەش بۆمان بمای بەرەکەت بمای خێر و بماری قازانج بۆ خۆشیان بۆ هەرێمی کوردستان و بۆ هەوڵاتیان بژیانێت. سپاس دووبارە دەستان خۆش.